کاتژمێری سفر لە نووسینی بازگەر گواستنەوەی سیستمی پاتریۆت لە هەولێرەوە بۆ پاراستنی ئیسرائیل لە سنوورەکانی ئۆردۆن چونکە ئەوە خاڵی بەرگریە لە ئیسرائیل لەگەڵ ئەوەشدا دەست ئاواڵاکردنی ئێرانە بۆ هێرشی گەورەتر بۆ سەر کوردستان و پشتکردن لە پارێزگاری لە هەولێر و ئاماژەیەکی مەترسیدارە بۆ هەڵوێستی ئەمریکا لە هەرێم و دوو حیزبە سەرەکیەکە کە وەڵامیان نەدایەوە بۆ بەشداری لە شەڕی ئێران کە هیوادارین هەرێم بە دەردی ڕۆژاوای کوردستان نەبات. ئێران هێزی زۆری لە سنووری کوردستان کۆ کردوێتەوە، یەکەم بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەگەری هێرشی هێزەکانی ڕۆژهەڵات کە حیزبەکان لە حاڵەتی ئامادەباشیدان، دووهەم بۆ ئەگەری هێرش بۆ سەر هەرێم لەگەڵ هەشتی شەعبی. ناردنی زیاتر لە 100 فڕۆکەی تانکەر بۆ ئیسرائیل ئاماژەیە بۆ هێرشێکی زەبەلاح کە وێنەی نەبووە کە دەتوانێت 2 هەفتە سوتەمەنی بۆ سەدان فڕۆکە لە ئاسمانی ئێران دابین بکات، ڕەنگە جیا لەوەی کە بۆردمانی شاخی فاس بکەن ئۆپراسیۆنێکی گەورە بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکان ئەنجام بدەن. سەعاتی سفری هێرشەکان بە تەنیا ئامانجە سەربازی و ژێرخانەکانی ئێران و لێدان لە بنکە ئەتۆمیەکان نییە. هێندەش بە تایبەتی بۆ ئیسرائیل گرنگە کوشتنی نەوەی دووەمی بەرپرسانی ئێران بە تایبەتی موجتەبا خامنێیی، ئەحمەد وەحیدی، محەممەد باقری زولقەدەر، عەلی عەبدوڵڵاهی، عەلی ڕەزا ڕادەن، موحسێن ڕەزایی، موحسین ئێژەیی، عەلی ڕەزا عەرافی کە پێیان وایە بە کوشتنی ئەوان ئێران تەسلیم دەبێت. گەر شەڕ سەربکێشێت دوور نییە ئەمریکا هێز لە بەندەری چابەهار و بەندەر عەباس دابەزێنێ لە ناوچەی بەلوچستان و نزیک بەندەری جەوادری پاکستان لەبەر ئەوەی زۆرتر لەبارە بۆمانەوە. کۆچی 6,000 کۆچبەری مەغریبی بۆ ئیسپانیا تەنیا لە ماوەی 48 کاتژمێردا ڕووداوێکی سادە نییە. هێندەی سناریۆی ئەمریکایە بۆ فشار لەسەر ئیتالیا پێش ئیسپانیا کە زۆر دژی شەڕی ئێران بوون و هاوکاری ئەمریکایان نەکرد، هەر بۆیە ئیتالیا زوو داوای دەرکردنی ئیسپانیای لە زوونی شەنگن بکات، هەروەکو چۆن دەها ساڵ پێش ئێستا ئەمریکا زەرەری گەورەی کە بەرهەمی خەیار و تەماتە و کوشت و کاڵی ئەو وڵاتە داوە و بۆ یونانیشی تووشی قەیرانی دارایی کرد. خولی چوارمی شەڕ کۆتایی شەڕەکە نییە و هێشتا ناوچەکە ئاوسە بە لەدایکبوونی شەڕی زۆرتر و ئاڵوگۆڕی زۆرتر. ماڵوێرانی گەورەترە کە کورد بە ئاسانی سەری لێ دەرناکات چونکە بە حسابی خۆی بێلایەنە، بەڵام حاسڵیەتی شەڕ ئەوانە کۆ دەکەنەوە کە کارەکتەر بوون نەک تماشاکەر. هێشتا دیار نییە سەعاتی سفر چی ڕوودەدات، شەڕ یا دانووسان، بەڵام هەرچی بێت خولی چوارم نە کۆتایی شەڕە نە کۆتایی ئاشتی و دانووسانە و هێشتا زۆری ماوە.